بەیانیتان باش پرسیارە سەرچیەکەی ئەم ڕۆمان ئایا ئەمڕۆکە لە کاتژمێرەکانی ئایندەدا هەمومان بە یەک چاوەوە لە دەرەوەی زینداندا دەمیرتاش بە تایبەتی و بەگشتی دەمیرتاش و هاوڕێکانی دەبینین یان نا. پرسیارە سەرچیەکە ئەوەیە. ساڵی 2015 ئیتر بەهۆی لێدوانێکی لە ژووری پارلەمانی هەدەبدا هاوسەرۆک دەمیرتاش سێ جار لەسەر یەک گوتی سەنی باشکان یاپتڕم یەجێت یعنی ناتکەم بە سەرۆک. وا دیارە دەمیرتاش پەیامەکەی ویانیش ناوەڕۆک و مانای پەیامەکەی ئەوە نەبوو کە ئێمە ڕێگا نادەین دەنگت پێ بدرێ بەڵکو مەشروعیەتت پێ نادەین. ڕەجەب تەیب ئەردۆغان کەسایەتیەکە لە پێناوی بەرژەوەندی دەسەڵاتی خۆی هەموو شتێک دەکا، یعنی بە تەنیا ئەتوو تخوونی دەسەڵاتەکەی و کورسیەکەی نەبە و مەشروعیەت بە سەرۆکایەتیەکەی بدا، ئیتر چی لە تورکیا دەکەی، چی لە ئاک پارتی دەکەی، چی لە ئاینی ئیسلام دەکەی، ئەمە لە بۆ ئەو هیچ گرنگ نییە و پارەش ناکە. بەڵام کاتێک باسی کورسی دەسەڵاتەکەت کرد مەشروعیەتت لێ سەندەوە هەموو شتێک دەڕوا و دەبێتە دوژمنت و ئامادەیە لەگەڵ شەیتانیش ئیتیفاق بکات دەست بە تۆ. هەر لەو کاتەدا ئەردۆغان هەڵسا لەگەڵ دەوڵەت باخچەلی و مەهەپە حیزبی هەری فاشیستی تورکیا ئیتیفاقی کرد. دەمیرتاش لە نۆڤێمبەری 2016 لە دەرەوە بوو، لە ئەڵمانیا بوو و دەیزانی دەگیرێ، بەڵام هەرگەڕایەوە بۆ ئەوی بیگرن و لە فڕۆکەخانە بە هاوڕێکانی ئەڵێ لە ئەڵمانیا وابزانم 10 ساڵێک لە ژوورەوەدا دەمینێمەوە. ئێستا کەش کەم ماوە ببێتە 10 ساڵ. 9 ساڵە دەمیرتاش لە زیندانە. دادگای مافی مرۆڤی ئەوروپا سەر لە نوێ داوای لە دەوڵەتی تورکیا کرد دەمیرتاش سەربەست و ئازاد بکە. ئیتر لەسەر ئەوە دەمێنێتەوە و وەزارەتی دادی تورکیا کە لە دەست ئاک پارتیدایە ئەمڕۆکە ئەم بڕیارەی دادگای مافی مرۆڤ سەر لە نوێ ئیعتیراز دەکاتەوە یان نا. ئەگەر ئیعتیراز نەکاتەوە دەبێت دەمیرتاش و فیدەن یوکسەن و هاوڕێکانی کە بەهۆی دۆزی کوبانێ لە زیندانن بێنە دەرەوە. بەڵام لەوەدا 100% دڵنیا نیم، چونکە لە ناو دەوڵەتی تورکیادا یەک کەس بڕیار ئەدا، ئەویش ڕەجەب تەیب ئەردۆغانە. بە تایبەتیش کاتێک بابەتەکان پەیوەندی بە کورسیەکەی ئەوە هەبێ ڕەجەب تەیب ئەردۆغان بڕیار ئەدا، کەسی تر نا. ئیتر ئەوە لەسەر حیسابی سیاسی ڕەجەب تەیب ئەردۆغان ماوەتەوە کە ئەمڕۆکە تەلەفۆنێک لە بۆ وەزارەتی داد دەکا پێی دەڵێ ئیعتیراز مەکە بڕیارەکە با دەمیرتاش و هاوڕێکانی بێنە دەرەوە یان نا. پێشتر لە سەردەمی دەستپێکردنی دیالۆگی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیادا باسی دیالۆگی ئەمجارە دەکەین، باسی دیالۆگەکەی ویانیش دەستپێشخەریەکەی دەوڵەت باخچەلی دەکەین، لەوێدا ناوی دەمیرتاش نەدەهات، یعنی بە تەنیا بابەتێکی چەند قۆڵی هەبوون: دەوڵەتی تورکیا، ئیمرالی و قەندیل دەم پارتی. ناوی دەمیرتاش نەدەهات. بەڵام چی ڕوویدا؟ ئیتر بە بۆنەی نەشتەرگەری هاوسەرەکەی دەوڵەت باخچەلی تەلەفۆنێکی دوور و درێژ لەگەڵ دەمیرتاش دەکات و داوای سەرخۆشی و چاکبوونەوە، زوو چاکبوونەوە لە بۆ هاوسەرەکەی دەکات. و لەو کاتەوە تەماشا دەکەین پەیوەندیەکانی دەوڵەت باخچەلی و دەمیرتاش تا ڕادەیەک ناڵێن گەرم بوونەوە، بەڵام سارد بوونەوەی جارانی بەخۆوە نەدەبینی. پێشتر دەوڵەت باخچەلی بەردەوام دەیگوت لە سێدارەدا، ئیتر ئێستاکە بابەتێکی دیکە لە ئارادایە. لێرەدا دەمێنێتەوە کە ڕەجەب تەیب ئەردۆغان لەو بابەتە چۆن بیر دەکاتەوە. ئایا مەترسێکی هەیە؟ ئایا لە ژێرەوە ئاڵوگۆڕگەک هەیە؟ نازانین. و هەروەها لەسەر ئەوە دەمێنێتەوە کە تا چ ڕادەیەک ئۆجەلان لە ژوورەوە
ئیسرار دەکا لە بۆ ئازادکردنی دەمیرتاش. لەو بارەیەوە بە تایبەتی لە سۆسیال مێدیادا لە مێدیای هەندێک حیزبی جیاوازدا تەماشا دەکەین بەردەوام بۆ چوونێک هەیە. بۆ چوونەکەش ئەوەیە ئۆجەلان ڕێگانادا دەمیرتاش بێتە دەرەوە. ئۆجەلان لە دەمیرتاش دەترسێ بۆ ئەوەی ڕۆڵەکەی لە دەستدا نەدزێ، ڕۆڵی سەرکردایەتی نەدزێ. وا دیارە من پێشتر چەندین بەرنامەم لەسەر ئەمە ساز کردووە، لەو بارەوە گەلێک جار جوێنم پێدراوە و قسەم پێدراوە و هەتاوەکو ئێستاش خۆم ناشیرین کردووە لەبەر چاوی هەندێک کەس. بەڵام ئاشکرایە کە کۆنسەی سەرۆکایەتی پەکەکە کادرە دۆگماتیکەکانی پەکەکە بە شێوەیەکی گشتی ڕقیان لە دەمیرتاش دەبێتەوە، چونکە دەمیرتاش ڕۆیایەکی تایبەت بەخۆی هەیە، کەسێکە لە ناو ئەشکەوتەکان و تونێلەکان و لە شاخەکاندا گەورە نەبووە، بەڵکو لە شارەکاندا گەورە بووە. دەمیرتاش لە هەمان کاتدا کەسایەتیەکە کە بە پێچەوانەی سەرکردەکانی دیکە کاتێک دێتە سەر تەلەڤیزیۆن تورکێکی هەری فاشیستیش حەزەکە گوێی لێ بگرێ، هەر هیچ نەبێ ئەڵێ با بزانین ئەو پیاوە چی ئەڵێ، پیاوە جوانەکە یا قشقلی ئادەم. ئەمە نیشانمان ئەدا کە تورکیا پێویستی بە دەمیرتاشێکە، نەوەک کوردەکان، بەڵکو تورکیاش پێویستی بە دەمیرتاشێکە. تاقە کەسایەتیەک لە ناو کوردەکاندا کە توانی لە دەرەوەی کوردەکاندا دەنگ بەدەستبێنێ دەمیرتاش بوو، و تاقە کەسایەتیەک لە هەر چوار پارچەی کوردستاندا کە توانی بزوتنەوەی کوردی بکاتە بزوتنەوەی هەموو وڵاتەکە دیسا هەر دەمیرتاش بوو. لە حوزەیرانی 2015دا ئەمەمان بینی کە لە سایەی دەمیرتاش و هاوڕێکانیەوە دەنگەکانی هەدەپە نزیکی لە سەدا 14-15 بوونەوە، و دەوڵەتی تورکیا زۆر لەمە ترسا و گوتیان ئەگەر لە هەڵبژاردننی ئایندا چارەسەریەک لە بۆ دەمیرتاش نەکەین، ئەوە دەبێت لێرە لە ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتی تورکیادا کورسیەک بە دەمیرتاش بدەین، یعنی لە تەنیشت ئەردۆغان دابنیشێ بڕیارەکان دەربارەی دەوڵەتی تورکیا بدە. ئیتر ئەمە وای کرد هەم لە ناو دەوڵەتدا هەم لە ناو کادرە دۆگماتیکەکانی پەکەکەدا دەمیرتاش کەسێکی خۆشەویست نەبێ، بە کەسێکی مەترسیدار بزاندرێ. بەڵام دەمیرتاش بەردەوام ڕۆیای خۆی هەبوو و بەردەوام ڕێزێکی تایبەتیشی لە بۆ کەسایەتی ئۆجەلان هەبوو، ئێستاکەش هەیە، و ئەو ئەزانێ هەتا کوێ دەچێ و هەتا کوێ ناچێ، ئەو ئەزانێ کە ئۆجەلان ڕۆڵێکی هەیە، ئەویش لە پراکتیکدا ڕۆڵێکی دیکەی هەیە. ئێمە هەڵوێستی کادرەکانی پەکەکەمان پێشتر بینین. چەند ساڵێک بەر لە ئێستا لە مێرسین دوو فیدایی پەکەکە چالاکیەکیان ئەنجامدا لەسەر ماڵی پۆلیسی سڤیل. کاتێک پۆلیسەکان بە بێجامە خەریکی وێسکی و ڤۆدگاکانیان بوون، تەماشای تەلەڤیزیۆنیان دەکرد، ئیتر دوو کەس چوونە بەر دەرگایان و تەقیان لێکردن، پۆلیسێکیان کوشت و پۆلیسێکیان بریندار کرد و هەردوو گەریلا فیداییەکەش لەوێ کوژران. دەمیرتاش ئەو کاتە هەڵسا لە زیندانەوە لە دیوانێکیدا و ئەو جۆرە چالاکیە و منتیقی چالاکیەکەی مەحکوم کرد، و گوتی ئەم جۆرە چالاکیانە کاریگەری خراپ لەسەر بزوتنەوەی یاسایی سیاسی کوردی دەکەن لە تورکیادا. لەو کاتەوە ئیتر بینیمان بە ئاشکرا لەسەر تەلەڤیزیۆنەکاندا لەسەر ماڵپەڕەکاندا 1001 جوێن بە دەمیرتاشدرا بە کەسێکی ترسنۆک، کەسێک کە دەیەوێ لە زیندان دەربچێ بەو جۆرە لێدوانانە دەیەوێ خۆی خۆشەویست بکات لای دەوڵەتی تورکیا. ناحەقی زۆری بەرامبەر کرا. بەڵام ئیتر بمانەوێ نەمانەوێ من پێم وایە ئۆجەلان کەسێکە لەسەر بنەمای ڕیالیتە سیاست دەکا و باش دەزانێ ئەگەر پرۆسەیەک بە ناوی پرۆسەی دیالۆگ و ئاشتی سەر بگرێ و چارەسەر ببێ، دەبێ ئەوە بزوتنەوەی کوردی ببێتە بزوتنەوەی هەموو تورکیا لە چوارچێوەی کەمە نەتەوەیەک یان نەتەوەیەکی جیاواز دەربچێ، ببێتە بزوتنەوەی هەموو نەتەوەکانی تورکیا، بە تایبەتیش هەموو کەمینەکان و
گروپە پراوێست خراوەکاندا. لەو چوارچێوەیەدا دەبێت سیاست بکە و لەو چوارچێوێژدا دەتوانێت تورکیایەکی دیموکرات ساز بکە. هەتا تورکیایەکی یاسایی دیموکرات ساز نەبێ، ئەگەر ئەردۆغانیش هەندێک ماف بە کوردەکان بدا لە ناچاری، ئەمە کوردخایەن دەبێ و ئەگەری هەڵوەشانەوە و مەترسی لە ئارادان. لە بۆ ئەوە ئەتۆ پێویست بە کەسایەتیەکە کە دەتوانێت لە ئاستی هەموو تورکیادا سیاست بکە و هەموو کەس جوێی لێ دەگرێت، ئەویش دەمیرتاشە. بەبێ دەمیرتاش مەحاڵە ئەم پرۆسەیە چارەسەر بکرێ. هەر دەبێت لەبەر ئەوەش بێ کەسایەتیەکی فاشیستی وەکو دەوڵەت باخچەلی دوای ئەو هەموو ساڵە، دوای ئەو هەموو جوێندان و هەڕەشەکردنە، دوای ئەو هەموو جارەی کەوتی دەبێت لە سێدارە بدرێ، تەلەفۆن دەست دەکاتە تەلەفۆن و تەلەفۆنێک لە بۆ دەمیرتاش دەکات و سەرخۆشی لێ دەکا بە بۆنەی نەشتەرگەری هاوسەرەکەی. ئەمڕۆکە بڕیارێکی چارەنووس دەدرێت لە تورکیا و ئەگەر ئەو بڕیارە بدرێت دەمیرتاش و هاوڕێکانی سربەز بکرێن، ئەمە بەرچاوڕوونیەکیش دەربارەی دیالۆگی ئیمرالی و دەوڵەتی تورکیادا دەبینین و ئەو کاتە ئەتوانین زیاتر قسە لەسەر ئەوە بکەین کە ئایا ئەم جۆرە دیالۆگە دەگاتە پرۆسەی ئاشتی یان نە. بمانەوێ نەمانەوێ هەم تورکیا، هەم کوردەکان، هەم کەمینەکان، هەم بزوتنەوەی دیموکراسی پێویستی بە دەمیرتاش هەیە. تەنانەت ئۆجەلانی زۆر پێویستی بە دەمیرتاشە، چونکە ئۆجەلان نەدەتوانێ لە ئایندەدا لە ئیمرالی بێتە دەرەوە، نەئەتوانێت کۆڵان بە کۆڵان بگەڕێت و سیاست بکە، بەڵکو کەسێکی پێویستە کە لە بواری کرداریدا بتوانێ ڕێنماییەکانی ئەو تەرجمەی سیاست بکاتەوە. بە هیواین چەند کاتژمێری ئایندەدا دەمیرتاش و هاوڕێکانی بێنە دەرەوە، بەڵام هەتاوەکو ئێستاش دڵنیا نیم. دڵنیا بوونەوەکەم لەوەدایە کە ئایا ڕەجەب تەیب ئەردۆغان چۆن بیر دەکاتەوە و چۆن بیر ناکاتەوە. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش، بە هیوام کەم تەرخەمی نەکەن، ڤیدیۆکانمان لە بۆ هاوڕێکانتان دۆستەکانتان بنێرن و لە هەمان کاتدا داوایان لێ بکەن بەبن بە سوبسکرایب. کاتێکی خۆش، ڕێز و سڵاو.